ماشي إن شاء الله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلى الله وسلم على رسوله الأمين وعلى آله وصحبه ومن تبعه بإحسان إلى يوم الدين. بخوش حالي ولا قلم برا برزانا لدانشنيكي إيماني إن شاء الله، ولا سر داوكاري أو برانا داوي نصيحة وآموشغاري أنكرت إن شاء الله. وەکو بیرخستنەوەیەک ڕەنگە زۆربەتان فرموودەکەتان بیست بێت، بەڵام لەو بابەوە دەیڵێم کە خوای پەروەردگارە فەرمێ وەذەکر فإن الذكرى تنفع المؤمنين. بە ئومێدەوەی هەمومان إن شاء الله سوودی لێ ببینین. بە تایبەت ئەو برا خۆشەویستە داوای ئەوەی کرد نەسیحەت بۆ گەنجان، ینی زۆر جار باسی علم کراوە، فەزلی تەڵەبی علم گەنجان دەبێ علم بخوێنن، بەڵام لەولاوە کۆمەڵێک ئاداب و خۆڕەوشت هەیە بەداخەوە گەنجان پەیڕەوی ناکەن و سێرەکەی لە تەطبیقی ڕۆژانەی ژیانە نابینین فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تطبیق بکرێت، کەمەش بەڕاستی نوقسانیەکە. لە کاتێکە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام نصیحەت و ئامۆژگاری یەکێک لە هاوڵە خۆشەویستەکانەکە کە ناوی جابری کوڕی سولەیمە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت. جابر دەفەرمێ رضي الله عنه دەفەرمێ هاتمە لای پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام، فەرمووی وتم یا رسول الله صلى الله عليه وسلم ئەوصینی، نصیحەتم بکە، ئامۆژگاریم بکە وەکو گەنجێک، چی دەبینی لە من؟ کۆمەڵی نەسایح و ئامۆژگاری بە ئومێدەوە إن شاء الله خۆمانی پێ بڕازێنەوە، خۆمانی پێ جوانکەینەوە. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کۆمەڵی ئامۆژگاری کرد. حەدیثەکە لە ترمذی هاتووە و حەدیثەکە صحیحە. لەناو ئەو کۆمەڵە ئامۆژگاریە من چوار بڕگەیم هەڵبژاردووە کە بەڕاستی ئێمەی گەنج دەبێ ئەم وەسیەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تطبیق بکەین، چونکە ئێمە بەڕاستی ئەمڕۆ کێشەمان لە تطبیقایە. یعنی مامۆستایەک وتارەدات محاضەرەیەکەدا مزگەوتەکەی 2000 کەس ئەگرێت، لەو 2000 ئەو خەڵکە دەچێتە دەرەوە چەندی تطبیقیەکات؟ نابینی لە 100 دەشی تطبیقی کات. ئەگەر لە 180 ئەو خەڵکە ئەو هەموو فەرمایشتە جوانانی مامۆستایان کە ڕۆژانە یاخود هەموو جمعەیەک ئەیدەنە گوێی خەڵکایە تطبیقی بکەن، ئێستا خەڵک لە ئاستێکی ترا بوو، بەڵام بەداخەوە تطبیقی عملی نابینین. بەڵام إن شاء الله ئومێدەکەین ئێمە بە خۆمان نابچینەوە. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی ئەی جابر، وصيتي من أويا لا تسبن أحدا، جنيو بهيج كزمدا. سي أم وصيت جوانا، يعني سي كان أحدا نكيريا لسياقي نهي هاتوا لا تسبن أحدا، مجبوع عموما، يعني نجنيو بمسلمان بدا، كل جنيو بكافر جمدا، هيج كسيك هيج كسيك. تنانت پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام لا تسبن الشيطان، دروست نییە جنێو بە شەیطان ژدی، بەڵکو استعاذاک یاڵی أعوذ بالله من الشيطان الرجيم. ئەم خۆڕەوشتە ئەبینین ئەمڕۆ لە جیهانی فەیسبووکە، ببینە پۆستێ بکە لەباتی ئەوەی 10 کەس دەستخۆشی لێ بکە، لەولاوە 90 کەس 100 کەس بە جنێوت پێدا. سبحان الله. ئەکوا ئەو خۆڕەوشتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند بە جوانی نەسیحەتی ئەصحابێکە هاوڵان خۆشەویستەکانەکە، دەفەرمێ لا تسبن أحدا، جنێو بە هیچ کەس مەدە. خوای پەروەردگارە فەرمی وقولوا للناس حسنا، کاتێک گفتوگۆتان کرد با قسەتان جوان و شرین بێ، حسنا زۆر بە جوانی بێ. فەرمووی للناس، نەیوت تۆ بەس لەگەڵ مسلمانە دەبێ قسەت خۆش بێت، نەیوت تۆ بەس لەگەڵ ئەهلی سوننەیە دەبێ قسەت خۆش بێ،
نا وقول للناس حسنا کەواتە لەگەڵ مسلمان و غەیرە مسلمان دەبێت تۆ زۆر بە جوانی گفتوگۆی لەگەڵا بکەیت، زۆر بە جوانی تەعاملی لەگەڵا بکەیت. ئەخلاقی مسلمان دەبێ وا بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک ئەم ئامۆژگاریە جوانی کرد، جابر بۆ خۆی دەفەرمێ ڕزای خوای گەورە لێبێ، فەرمێ لە دوای ئەو نەسیحەت و ئامۆژگاریە ما سببت أحدا ما سببت دابة ولا إبل ولا شاة ولا عبد ولا حر. سي أم تطبيقك يعني ئێمە زۆر جار حەدیث خوێنینەوە، ئەو هەموو دەرسانە، ئەو هەموو وانە جوانانە، ئەو هەموو خوتبانە ئەی خوێنینەوە ئیدەن بەبای گوێمانەوە تەطبیقی ناکەین. بەڵام ئەصحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەقاف بوون، تەواو یعنی ناچوون بەسەر ئایەتێکە بەسەر فەرمودەیەکە تەطبیقی نەکەن، بە عەمەلی تەطبیقیان نەکرد. عومەر ڕزای خوای گەورەی لێبێت بە چەند ساڵ سوورەتی بەقەرەی لەبەر کرد؟ 2 ساڵ و نیو تقریبا، 2 ساڵ و قسووری پێچوو تا سوورەتی بەقەرەی لەبەر کرد. کاتێک لەبەری کرد لە خۆشیە چوو وشترێکی سەر بڕی، دابەشی کرد و کردیە خێر. وتیان ئەمە چی ئەم خێرە؟ وتی سوورەتی بەقەرەم لەبەر کردووە بە 2 ساڵ. من کەسی وایە ناسم هەموو قورئانی لەبەر کرد بە ماوەی 6 مانگ. باشە بۆ عومەر بە 2 ساڵ لەبەری کرد ڕزای خوای گەورە لێبێت؟ چونکە عومەر ڕزای خوای گەورە لێبێت لەگەڵ هەموو ئاەتێکە ئەوەستا و تەطبیقی کرد. ئەمە ئەحکامە دەبێت تەطبیقیکەی، ئەمە ئەمڕە دەبێت تەنفیزیکەی، ئەمە نەهیە دەبێت قەدەغەیکەی، دوور بیتەوە لێ. بۆیە ها جابری کوڕی سولەیمە فەرمێ واللهی لە دوای ئەوە ما سەبەبت ئەحەدا، تەواو جنێوم بە کەس نەدا. ئەجا گەنجان ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت، لە فەیسبووکە شتێکە بینی بە دڵشت نییە بۆ جنێوە دەی برا. ئەو تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لا تسبن ئەحەدا، جنێو بە کەس مەدا، لایق نییە، ناشرینە. چی جار ئەگەر ئەو کەسەی کەوا لە مەقامی بانخوازیایە، مامۆستایە، داعیە، من مامۆستای وان بینێ لەسەر مینبەر جنێوەدا بەداخەوە لەسەر مێزەکەی دانیشتووە قسەی بەرز و نز مەکات لەناو مزگەوتی خوای پەروەردگارایە، ئەمە بەڕاستی لایق نییە. دەبێ ئەم خۆڕە و شتە ناشینە لە خۆمانە داڕنین، جنێو نەدەین. ئێستا گەنج فێر بووە جنێو بە هاوڕێکەیەدا ئەڵێ بۆ جنێوی پێ دەڵێ کورە ئێمە ئەتیادیە، ئێمە هەشتا بۆتە کللتورێ لێنە سوعبەتی خۆمانەکەن، هیچ کێشە نییە. لە کاتێکا دروست نییە برا، نابێ، دەبێت زۆر ڕێز لێک بگرن. کەواتە یەکەم وەسیەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی لا تسبن ئەحەدا. بۆ چی کرد؟ بۆ جابری کوڕی سولەیم رضی الله عنه. لە پاشاندا فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ولا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طلق وفي رواية طليق. هەردوو ڕیوایەتەکە هاتووە. فەرمووی هیچ معروفێک، هیچ چاکەیەک بە کەم مەزانە. ئێمە زۆر جار چاکە بە کەم مەزانین. ئەو ئافرەتە بەغیە داوێن پیسەی کەوا سەگێکی بینی پەرژین بێ لە ڕووی ئێوە توینی بوو، هەستا چی کرد؟ خوفەکەی داکەن پێڵاوەکەین، چوو ئاوی هاورد و ئاوی دەرکرد و دای بەو سەگە فەشەکەر الله لەها. بەهۆی ئەو کردەوە خوای پەروەردگار سوپاسی کرد، پاداشتی دایەوە. ئافرەتەکە چی بوو؟ بەغیەش بوو، داوێن پیس بوو، بەڵام چونکە ئەو معروفەی کرد، ئەو چاکەی کرد، خوای گەورە پاداشتی دایەوە. فمن يعمل مثقال ذرة خيرا يره. مثقال ذرەیەک بە کەم مەزانە برا، چوویتە ناو بازار سەلام کە لە خەڵک. ولو أن تلقى أخاك بوجه طلق، با ڕوودگەش بێ، ڕوودخۆش بێ لەگەڵ خەڵکیە. ئەمڕۆ گرفتی ئێمە هەندێک گەنجانمان سێرەکەی مڕومۆچە لەگەڵ خەڵکەیە. بۆیە لە نەتیجەشایە بە تایبەت ئەوەی لە مەقامی دەعوە و بانخوازیایە کە تو مڕومۆچ بوویت و ڕوودخۆش نەبوو، تێکەڵ خەڵک نەبووی، گفتوگۆت نەکرد لەگەڵ خەڵکایە، خەڵکش دەعوە و بانگەوازەکەت وەرناگرێت. ئەوجا گلەیشەکەی وەڵا خەڵک استیجابەی نییە، ئەم خەڵکە خراپە و ئەم خەڵکە فاسقە و ئەم خەڵکە نازانم مبتەدیعە و ئەم خەڵکە کافرە. نە، کێشەکە لە خۆتایە. وەرە لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. باشترین قدوە و مامۆستا بۆ ئێمە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم.
بابين شوێن پێی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بگرینە بەر وەسیەتەکانی ئەو تەطبیق کەین والله ئەم دعوەیە زۆر بە جوانی بڵاو بێتەوە انتشار شەکات بۆیە لا تحقیرن من المعروف شيئا پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام دەفەرمێ اتقوا النار ولو بشق تمرة ئەگەر لەتە خورمایەکش بێت لەتە خورما ڕەنگە ئێمە زۆر جارگە خورمایەکش بکەین بەخێر بەکەمی بزانین بەڵام بەکەمی مەزانە بۆ چونکە لە ڕۆژی قیامەت ونضع الموازين القسط ليوم القيامة میزان و کێشان و پێوان هەیە لە ڕۆژی قیامەتە فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى فمن ثقلت موازينه فأولئك هم المفلحون ومن خفت موازينه فأولئك في جهنم خالدون وفنا مامدات لكاتيك لروج قيامت خلقان كان حسنات سيركي قرصا لولا سيئات شيء بلام سيئات كان سوق خفيفة ليوشنا بهشت وبخوان وهشا متساوية بحسنات وسيئات ابن الرجال عراف كسوريا كلا نيواني جهنم يكان وبهشت يكان لي أدريت باشا أو ديوارا بەڵام دوایی مەئالیان بۆ کوێیە بۆ بەهشتی خی پەروەردگارە بەهەرحاڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا تحقرن من المعروف شيئا ئەگەر گەردیلەیەکش بێت بە کەمی مەزانە خێر خۆتەر بکە برا ئێمە زۆر جار خێر لە شتی گەورەیە بینین مثلا نوێژ ئەرکانی ئیسلامە خێرە بە خێرێکی گەورەی دەزانین بەڵێ خێرە گەورەیە ڕۆژوو زەکات ئەمانە خێرە بێگومان بەڵام خێرە بچووکەکانش بەکەم مەزانە خێرە بچووکەکانش بەکەم مەزانە داتە ناو بازارە سەلام کە لەو خەڵکە دە حەسەنەت بۆ هەیە کاک هەبڵێ ئەسەلام عەلەیکوم دە حەسەنەیە السلام عليكم ورحمة الله 20 حسنة السلام عليكم ورحمة الله وبركاته 30 حسنة دون سرا صحابي وهبوا أتشوا ناو بازار بوكرين فروشت ناروشت بس شو سلامك لو خلقه سيو روش لجوانك چەند جوانە ئێمەی ئەهلی سونە جوابین ئێمەی گەنج جوابین چوویتە ناو بازار سەلامکە لەو خەڵکە کاک لەگەڵ خەڵکایە بدوێ لەگەڵ خەڵکا قسەکە لەگەڵ خەڵکا تێکەڵ بە کەسێکی مەدەنی بە گونجاو بە لەگەڵ خەڵکایە منعەزیل و ئینعیزالی مەبە وا نەزانی ئەو خەڵکە هەمووی عەبدی تۆیە کاک دەبێ زۆر بە جوانی مامەڵە و تەعاملکەین لەگەڵ خەڵکە لكاتك فرمي ولو أن تلقى أخاك بوجه طلق برويشي قشو أما معروفة برا بزر دخنوا باوشيشي بو بكروا برويا قصبك ولا تصعر خدك للناس خاي فرودقار فرمي بداخل خلشي كي قصي لقلاكي لوتي لولا بري لولا كابراج روي كرته أو بري كرته ولا أو براسي لا يقنيه مسلمان وادي ولا تصعر خدك للناس بتشي وأنا زي برا ئەم فیز و تەکەبورە چییە خەڵکانێک کەسێک قسەی لەگەڵ تا کرد ڕووبکە لای ئاوەڕی لێ بدەرەوە بەدەمیا پێ بخەنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وا بووە ابتسامتك في وجه أخيك صدقة ئەوە خێرە برا جا ئەو خێرە بەکە مەزانی ناوەڵە ناوێ بەکەمی بزانین براکە بۆ چونکە مادام میزان هەیە بەکەمی مەزانە ڕەنگە تۆ پێویست بەو زەردەخەنە بێ لە ڕۆژی قیامەتە بۆ ئەوی ڕزگارت بێ لە ئاگری دۆزەخ لا تحقرن من المعروف شيئا أما وصيتي دوم وصيتي سيم يا غمري خو عليه الصلاة والسلام فرمي وإياك وإسبال الإزار فإنها من المخيلة فرمي أي جابر وريابة پۆشاکەکە درێژ نەبێت بۆ چونکە ئەوە لە مەخیلەیە لە کیبڕایە ئەمەش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەترە ئاماژەی پێ کردووە دەفەرمێ ئیزرة المؤمن إلى أنصاف ساقيه ئیزاری ئینسانی ئیماندار مسلمان لە نێوان قاپەڕەقەی و بۆ نصف ساقێتی هەندێک لە زانایانە فەرموون دەبێت ڕەچاوی عرف و عادەتی ئەو وڵاتە بکرێت ئەوە گرینگە بەڕاستی زۆر جا گەنجەکانمان ئاگایان لەوە نییە هەندێک لە زانایانە فەرموون ئەگەر عرف و عادەتی ئەو وڵاتە ئیزاریان نصف ساق نەبوو
مثلا لەسەر قولە پێیان بوو بەڵام ئەم کردێ نوسف ساق لەناو خەڵکە دەرکەوت دەفەرمیەوە بێتە لیباسی شوهرە دەبێتە لیباسی شوهرە هەندێک لە زانایان وا فەرمون وهەندێک لە زانایان فەرمون نەخێر نابێتە لیباسی شوهرە بەڵام بە هەر حاڵ ئینسانی ئیماندار جلەکەی دەبێت لە کوێ بێت لەسەر قاپەڕەقەی بێت بۆ وەکو عومەر ڕەزای خوای گەورەی لێبێت لە کاتی سەرەمەرگە کاتێک ئەبوو لؤلؤە تەعنەی لێدرا و لە سەرەمەرگایە کەسێک هات بۆ لای گەنجێک دزداشەکەی درێژ بوو جلەکەی شۆڕ بوو کاتێ ئاوری لێدایە ئەو لە سەرەمەرگایە فەرمووی ئەی گەنج ارفع ئیزارك بۆ فەرمووی فإنه أتقى لربك وأنقى لثوبك لەبەرەوەی تەقوا لەوەدایە کە ئینسان جلەکەی شۆڕ نەبێت بۆ چکە مەخیلەیە مەظەنەی کیبرە کابراڵێ وڵای کاکە من کیبرم نییە ئەگەر کیبرشت نییە بۆ بەرزی ناکەیتەوە ئێوە فەرمودەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم تەطبیقی کە وەلەولاشەوە کە تۆ جلەکەت شۆڕ بوو خۆت شوبهان بەکێ بە ئافرەتان ئەسڵ وایە دەبێت ئافرەتان جلیان چی بێت شۆڕ بێت درێژ بێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەسیەتی یەکێ لە خوشکانەکە دەفەرمێ یورخینە شبرا ئەو ذراعا بە بستێک یاخود گەزێک عاباقی با شۆڕ بێت جلەکەی با شۆڕ بێت بەڵام ئەمڕۆ بەداخەوە عەکسەوە بووە ئافرەتان جلیان کورتە و پیاوان جلیان درێژە ئەمە بەڕاستی ئەمەش خەلەلێکی گەورەیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئیاکە وئیسبال الئیزار با جلت شۆڕ نەبێت بەڵکو جلەکەت لەسەر سونەت بێت پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام ما أسفل الإزار ما أسفل الكعبين من الإزار ففي النار ابن حجر رحمة خواهي قولي بلا شرح يم حديثا فرمي واتا هردو بي مستحق أقري دوزخة لجر مشيئتي خواهي قولي أمنيت بويا رحمة خواهي مولا يقبي أوش با أو وصيتي بيغمري خواه صلى الله عليه وسلم تطبيقين بتايبت گەنجان ئەخیر وەسیەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی جابر ئەگەر مسلمانێک برایەکی مسلمانت إذا عيرك بذنب فيك فلا تعيره بذنب فيه سەیەم وەسیەتە چەند جوانە ئەگەر برایەکت تۆی ناشرین کرد بەوەی کەوا تاوانێکت هەیە لە کاتێکا کە تۆ تاوانەکەت تێدا بوو باست بکات ئەبێ بەچی غەیبەت ئەگەر تێدا نەبێ ئەبێتە بوهتان کەواتە لە هەردوو جانبەکە تۆ تاوانباری ئیجا بۆ قساکەی برا فەرمووی ئەی جابر ئەگەر ڕەفیقەکەت برای مسلمانت ناشرینتی کرد بە تاوانێک باسی کرد لە ناو خەڵکا بە تاوانێک لە کاتێکە ئەوش تاوانی هەیە تۆ نەچی لە بەرامبەرە ئەو ناشرینکەی لە فەرمودەیەکە فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لا تظهر الشماتة لأخيك فيعافيه الله ويبتليك دڵخۆش مەبە بە شەکستی براکەت برایەکت کەوتەتە ناو تاوان تۆ ڕقشت لێیەتی مسڵمانە بۆ دڵخۆشە بۆ دڵت خۆشە بۆ دڵخۆشی خۆت دەرەبڕی لا تظهر الشماتة لأخيك فيعافيه الله ويبتليك دوای خوای گەورە ئەو ڕزگارەکە عافیەتی پێ بەخشێ ئەوجا تۆ تووشی ئەو تاواناکات بۆیە هەبووە لە سەلەف ڕەحمەتی خوای گەورەیان لێبێ فەرموویانە وەڵڵاهی ئەگەر گاڵتە بە سەگێ بکەم پەرژین بێ لە ڕوویەوە ئەترسم خوای گەورە بمکا بۆ سەگە چەند کەس هەبووە گاڵتەی کردو بەم و بەو دوای خوای گەورە ئبتیلای کردو بەو تاوانە سوبحان الله هەبووە لە کەرکووک لای ئێمە گەنجێک بانگدەر بوو لە یەکێک لە مزگەوتەکان ناوی نایانین خوا هیدایەتیاندا لە غولاتی تەجریحن باسی کەسێکی کردووە بە خراپە وتێتی فڵانە مامۆستا فڵانە کەس زینای کردووە والله زۆری پێ نەچووە ئەو کەسە خۆی تووشی زینا بوو فيعافيه الله ويبتليك خواهي قولي ابتلاءتك أبو برا زور خطر برا وای لێ هات لە مزگەوتەکەی ئێستا بانگەکەشیان لێسەنەوە لەناو خەڵکە هەن ناشرینش
ئابڕووی چوو کەواتە ئینسان دەبێت تەقوای خۆی گەورەیە بێت ئیظهاری شەماتە نەکا بۆ ئینسانی مسلمان دڵخۆش نەبی بە شکستی براکەت برایەکت کەوتەتە ناو تاوانە بڕۆ نەسیحەتی کە بڕۆ دڵخۆشی کە نەک تۆ کابرا کەوتەتە ناو چاڵێکەوە وەرن خۆڵکەنە سەریە بە مادەم کەوتێت ناو چاڵەوە ئێمەش با خۆڵکەینە سەریە نە دەبێ حەبلەکەی بۆ فڕێت و دەریکەی ناو چاڵێ ئەمما تۆ کابرا کەوتووە لەسەر دەم تۆش دێ بەلەقە دێتەبان سەریا و بانزێکیا زیاتر باسێکەی تو ناشرینەکەی واللهی ئەوە ڕۆشتی مسلمان نییە بەداخەوە ئەم چوارە ئێستا لە کۆمەلگای ئێمە ئەم ڕەوشتە جوانانە زۆر کاڵ بۆ تۆ ئەها ئێمە لای ئێمە وازەین دیندارێتی و ئیسلامەتی هەرەوەیە نوێژ و ڕۆژ و زەکەت بەڵێ ئەوە لە ئیسلامایە وە لە گرنگی و مهماتی ئیسلامشایە بەڵام لەو خی پەروەردگارە فەرمێ ئودخولوا فی السلم کافە کە هاتنە ناو ئاینی پیرۆزی ئیسلام کافە هەر هەمووی وەربگرن نەک هاو ئارەزوو بکەی ئەمەم بەدڵە وەرێگرم ئەوشم بەدڵ نییە تەطبیقی ناکە ئەوە زۆر خەتەرە بەڕاستی بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام هەروەکو چۆن عەقیدە گرنگە بیر و باوەڕەکەشمان لەو لاشەوە ئاداب و ڕەوشتش گرنگە ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لەم فەرمودەیە کە نەسیحەتی جابری کوڕی سولەیمەکە لە سەرەتا فێری تەوحید و خواپەرستیەکە باسی تەوحیدە دوای ئەو جاچێ لەسەر بابەتی ئاداب وێ ئاداب ڕەوشت گەنجان دەبێت لەسەری بن یعنی جنێ و نەدرێ قسەی ناشرین نەکرێ سوکایەتی نەکرێ بە تایبەت لە فەیسبووکە لە ئەو بابەتانە زۆر ئەبینین بەداخەوە ڕوومان خۆش بێ لەگە خەڵکیایە جل و پۆشاکمان لەسەر سونەتی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم و مامەڵەیەکی جوانشکەین لەگە مسلمانە نەچین عیب و عاری خەڵک باسکەین نەچین غیبەتی خەڵکەین نەچین بۆختانی خەڵکەین دوای بەسەرمانە ئەشکێتەوە خی گەورە ئێمەش عقوبە ئەدات داواکەم لە خی پەروەردگار بەناو جوانەکانی بە سیفاتە بەرزەکانی ئەخیری هەموو لایەکمان خێرکە خی گەورە بەرەکەت کاتەنا ئەو مەجلیسە خی گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە صلى الله وسلم على نبينا محمد وبارك الله فيكم